سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دۆخی ئاڵۆزی خەڵکی ئێران لە کاتی هێرشی سوپای پاسداران بۆ سەر ئیسرائیل، کاردانەوەکان لە ئاز هێرشەکانی سوپای پاسداران بۆ سەر ئیسرائیل، هێرشی بە کرێگیراوانی خامنەیی بۆ سەر ژنان و کشانی بێحەجاب، راپۆرتێک لەسەر کرێکارانی کۆکردنەوەی گۆڵی زعفەران، گیانە دەستانی گیرۆزەکی مادەی هۆشبەر و دەست بەسەرکردنی دەیان کەس لە تاران و هێرشی ئاسمانی بۆ سەر لۆبنان و یەمان. درێژە هەواڵەکان هێرشی پەهبادی و موشەکی ئێران بۆ سەر ئیسرائیل. شەوی شەممە و بەیانی یەکشەممە 25 و 26 خاکەلەوە سوپای پاسداران لە ڕێگەی دەیان پەهباد و موشەکەوە هێرشی کردە سەر خاکی ئیسرائیل و ئۆپراسیۆنەکە 5 کاتژمێری خایاند. بە پێوە ڤیدۆیانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە دەیان پەهباد لە ڕۆژهەڵاتی کوردستان، باشووری ئێران، یەمەن، سووریا، عێراق و لۆبنانەوە باراستەی خاکی ئیسرائیل هەڵدراون و زۆربەیان لەلایەن سیستمی بەرگری ئەمریکا، هێزی ئاسمانی ئۆردۆن، فڕۆکەکانی ئەمریکا، بەریتانیا و فەڕەنسەوە تەقێنراون. پاش هێرشی پەهبادی کۆماری ئیسلامی لە ڕێگەی هاوشنی سەدان موشەکی کروز و بالستیک فڕۆکەخانەکانی نەقیب و نێواتیمی کرد ئامانجوو بە وتەی بەرپرسانی ئەرتەشی ئیسرائیل 7 موشک ئامانجەکان پێکاوە، بەڵام زیانێکی زۆر کەم بەر بنکە ئاسمانیەکان کەوتووە. بە پێدوانی زانیاری کچێکی تەمەن 7 ساڵ بەهۆی بەرکەوتنی پارچێ پەهباد بە سەختی بریندار و ڕەوانەیە نەخۆشخانە کراوە. دۆخی ئاڵۆزی خەڵکی ئێران لە کاتی هێرشی سوپای پاسداران بۆ سەر ئیسرائیل. ڕۆژی شەممە 25 خاکەلێوە پێش هێرشەکانی سوپای پاسداران بۆ سەر ئیسرائیل پەیامێکی هۆشدار لەلایەن پەزافەندی غێرەعامەڵ ڕەوانەی شارۆمەندانکرا و ڕیزێکی دوور و درێژ لە بەردەم بەنزینخانەکان ساز بوو. بە وتەی هاوڵاتیان پەیامەکەیان بۆ هاتووە و تێدا ڕایگەیاندووەکە خۆتان بۆ شەڕ ئامادە بکەن و خۆراک و ئاوی خاوێن لە ماڵەوە بۆ دۆخی نایاسایی کۆبکەنەوە. بە کاتی شەو لەگەڵ هێرشە پەهبادی و موشکەکانی سوپای پاسداران خەڵکی ئێران لە بەردەم بەنزینخانەکاندا ڕێزیان گرت تا درەنگانی شەو قەرەباڵغی دروست کردبوو. هەروەها نرخی دۆلار لەگەڵ هێرشەکانی سوپا بۆ سەر ئیسرائیل بۆ 73,000 تمەن هەڵکشا. هاوکات سوپای پاسداران و وەزارەتی بەرگری کۆماری ئیسلامی سامانەکانی بەرگری لە شەڕی ئەلکترۆنیان لە دۆروبەری سایتە هەستیارەکان جێگیر کرد و خۆیان بۆ وەڵامدانەوەی ئیسرائیل و ئەمریکا ئامادە کرد. شایانی باسەکە بەرپرسانی نظامی ڕژیم هۆشداریان بە ئیسرائیل و ئەمریکا هەروەها وڵاتانی ناوچەکە داواکە لە ئەگەری هێرشکردنە سەر ئێران وەڵامی چاوەڕوان نەکراویان دەبێت. کاردانەوەکان لە ئاز هێرشەکانی سوپای پاسداران بۆ سەر ئیسرائیل. پاش هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر ئیسرائیل ڕۆژی یەکشەممە 26 خاکەلێوە بارپرسانی وڵاتانی ئەوروپایی، وڵاتانی ناوچەکە، چین و رووسیا خوازیاری دان بە خۆدانانی هەردوو بەرەی شەڕ و ڕێگری لە پەرەسەندنی ئاڵۆزیەکان بوون. بەپێ راپۆرتەکان دەوڵەتی ئیسرائیل داوای لە شۆڕای ئەمنیەتی ڕێکڕاوی نەتەوە یەکگرتوەکان کردووە کۆبوونەوەی تایبەت سەبارەت بە هێرشەکانی ئێران بۆ سەر وڵاتە بڕێوەبات و بڕیارە ئەو کۆبوونەوە کاتژمێر 4 ئێوارەی یەکشەممە ئەنجام بدرێت. هاوکات وڵاتانی ئەڵمان، فەڕەنسا، بریتانیا و کەنەدا هێرشەکانی سوپای پاسدارانیان بە توندی مەحکوم کرد و پشتیوانی خۆیان لە دەوڵەت و خەڵکی ئیسرائیل ڕاگەیاند. جۆ بایدن سەرۆکۆماری ئەمریکاش داوای لە نەتانیاهو کرد وەڵامی هێرشەکانی ئێران نەداتەوە و ڕێگری لە خراپتربوونی دۆخەکە بگرێت. نەتانیاهو لە وەڵامدا دووپاتی کردەوەکە وەڵامی کۆماری ئیسلامی بە توندترین شێوە ئەدەنەوە. هێرشی بە کرێگێوراوانی خامنەئی بۆ سەر ژنان و کشانی بێحەجاب. ڕۆژی شەممە 25 خاکەلێوە بە کرێگیراوانی کۆماری ئیسلامی لە ژێرناوی گەشتی ئەرشاد هێرشیان کردە سەر کشان و ژنانی دژبەری حەجابی ئیجباری و نزیکەی 100 کەسیان لە سەرانسەر ئێران دەست بەسەر کرد. بە پێوە ڤیدۆیانەی بەدەستمان گەیشتووە خەڵکی ئازادیخوازی کرماشان و ڕەشت لەگەڵ هێزەکانی حکوومەت بەشەر هاتوون و ڕێگەیان نەجاوە کچانی بێحەجاب دەست بەسەر بکرێن. بەڵام لە شاری تاران دەیان کچ و ژن لە وەلی عەسر و تاران پارس لەلایەن گەشتی ئەرشادەوە بە توندوتیژی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراونەتەوە.
بەڕێوەچوونی ڕۆڕەسمی نۆرۆز لە ئاوایی ئافڕیانی سەر بە شاری کامیاران. ڕۆژی هەینی 24 خاکەلێوە خەڵکی ئاوایی ئافڕیانی کامیاران وێڕای هەموو گوشەر و هەڕەشەکانی کۆماری ئیسلامی بەراسمی نۆرۆزیان لەو گونجا بەڕێوە برد. ماوەیەک پێش ئێستا خەڵکی ئاوایی ئافڕیانی سەر بە شاری کامیاران ویستیان بە بۆنێ ساڵی نوێ و نۆرۆزەوە ڕێڕەسمێک بڕێوە ببەن کە هێزەمنیەکانی ڕژیم ڕێگریان لە بەڕێوەچوونی ڕۆڕەسمەکە گرت، بەڵام ڕۆژی هەینی خەڵکی تێکۆشەری ئاوایی ئافڕیان وێڕای هەموو هەڕەشەکانی ڕژیم ڕێڕەسمی نۆرۆزیان بەڕێوە برد و بە سەدان کەستیادا بەشدار بوون. گیانەدەستانی کۆڵبەرێک لە سنووری سەردەشت. شەوی شەممە 25 خاکەلێوە کۆڵبەرێک بە ناوی مەهرجاد عەبدوڵڵازادە خەڵکی گۆندی مارغانی سەر بە شاری سەردەشت بەهۆی تەقەی هێزەکانی ڕژیم بریندار و لە بەرزایی بەربووە خوارەوە و گیانی لەدەستا. بە پێزانیاریەکان کاتژمێ نوێ شەوی شەممە هەنگی مەرزی سەردەشت لە دەوروبەری گوندی بەیتوش کۆمەڵی کۆڵبەریان داوەتە بەردەست ڕێژی گولە و لە ئاکامی ئەو هێرشەدا کۆڵبەرێکی تەمەن 20 ساڵ بە ناوی مەهرجاد عەبدوڵڵازادە بریندار و بەهۆی بەربوونەوە لە بەرزایی گیانی لەدەستاوە. گواستنەوەی سامان یاسین بۆ نەخۆشخانەی کەرەج. ڕۆژی شەممە 25 خاکەلێوە سامان یاسین هۆنەرمەندی بەندکراوی خەڵکی کرماشان و ڕاگیرا و لە زیندانی قزڵ حەساری کەرەج بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانەی عالی کەرەج کرا. بە وتەی بنەماڵەی سامان یاسین ناوبراو پێشتر لە کاتی لێپرسینەوەی هێزە دەسەڵاتیەکان بەهۆی ئەشکەنجە و لێدان لوتیشکا بوو، هەر بۆ بوونەوە ڕۆژی شەممە بە مەبەستی نەشتەرگەری ڕەوانەی نەخۆشخانەی عالی کەرەج کراوە. ئەو چالاکە مەدەنیە لە دەستبەسەرکراوانی شۆڕشی ژینایە و لە ماوەی 1.5 ساڵ بەندکراویدا هێشتا چارەنووسی ڕوون نەکراوە و 2 جار ڕەوانەی نەخۆشخانەی دەرونی کراوە. ناڕوونی چارەنووسی پەخشان عەزیزی لە زیندانی ئێڤین. پەخشان عەزیزی بەندکراوی سیاسی خەڵکی مەهاباد وێڕای تێپەڕبوونی 8 مانگ بە سەرکاتی دەستبەسەرکرانی چارەنووسی بە ناڕوونی لە زیندانی ئێڤیندا ماوەتەوە. بەپێی راپۆرتی کەمپەینی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی، پەخشان عەزیزی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئەندامەتی لە گروپە دژبەرەکانی ڕژیم تۆمەتبار کراوە و پەروەندەکەی ڕەوانەی دادگای ئینقلابی تاران بە سەرۆکایەتی قازی ئەفشاری کراوە. ناوبراو ڕۆژی 13 گەلاوێژی 1402 لەلایەن هێزەکانی حکوومەتەوە لە شاری تاران دەست بەسەر و بۆ بەندی 209 زیندانی ئێڤین گوازرایەوە. ناڕزایەتی کرێکارانی کارخانەی بەهنوش لە تاران. ڕۆژی شەممە 25 خاکەلێوە کرێکارانی کارخانەی بەهنوش لە شاری تاران لە ئەزدۆخی خراپی پیشەی و معیشەتی ناڕزایەتیان دەربڕی. کرێکارانی کارخانەی بەهنوش بەدە بۆ 15 ساڵ پێشینەی کاریەوە خوازیاری چوونەسرەوەی ئاستی حەقدەست و مەزەیە، گۆڕانی دۆخی پیشەیی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، پێزانی بیمەی دەرمانی کارامە و وەلانانی پەیمانکار بوون. بە وتەی کرێکارانی ناڕازی، کرێکارانی حەجمی ڕۆژانە 12 سەعات کار دەکەن، بەڵام تەنیا لانیکەمی حەقدەست وەردەگرن و پارەی شەوکاری و ئیزافەکاریان پێ نادرێت. راپۆرتێک لەسەر کرێکارانی کۆکردنەوەی گۆڵی زەعفەران. بەپێی راپۆرتەکان دۆخی پیشەیی و معیشەتی کرێکارانی کۆکردنەوەی گۆڵی زەعفەران زۆر خراپە و خاوەنکار و بەرپرسانی ڕژیم هیچ بایەخێکیان پێ نادەن. کۆکردنەوەی 1 کیلۆ زەعفەران پێویستی بە 110 تاکو 170,000 گۆڵی زەعفەران هەیە و زۆربەی کرێکاران ژنن. هەر کرێکار ئەبێ زیاتر لە 40 سەعات کار بکات تاکو بتوانێت 150,000 گۆڵی زەعفەران کۆبکاتەوە. زەعفەران وەکو زێڕوایە و نرخی لە بازاڕەکانی جیهاندا زۆر گرانە، بەڵام لە داهاتەکەی سوودێکی کەم دەستی کرێکاران دەگرێت و کرێکارانی ئەو بوارە لە بیمە و خانەنشینی بێبەرین و تووشی نەخۆشی دیسکی کەمەر و ئارترۆس بوون. گیانەدەستانی گیرۆجێکی مادەی هۆشبەر و دەست بەسەرکردنی 10 کەس لە تاران. لە ڕۆژانی ڕابردوودا گیرۆجێکی مادەی هۆشبەر لە یەکێک لە کەمپەکانی وەلانانی مادە هۆشبەرەکانی تاران بەهۆی لێدان و ئازاری بەڕێوەبەرانی کەمپەکەوە گیانی لەدەستا و 10 کەس لە پەیوەندی لەگەڵ ئەو ڕووداوە دەست بەسەرکراون. بە پێزانیاریەکان بنەماڵەی گیرۆجێکی مادەی هۆشبەر بە ناوی مهران
ماوەیەک لەوەبەر کوڕەکەیان بە مەبەستی پاکبوونەوە ڕەوانەیە کەمپی وەلانانی مادە هۆشبەرەکان کردووە، بەڵام پاش چەند ڕۆژ تەرمەکەی ڕادستی پزیشکی دادکراوە. لە ڕۆژانی ڕابردوودا باوکی مهران بۆ شناسایی ڕۆڵەکەی سەردانی پزیشکی دادی کردووە و سکاڵای لەسەر بەڕێوەبەرانی کەمپەکە تۆمار کردووە. بە پێدوانی زانیاری 10 کەس لە پەیوەندی لەگەڵ ئەو ڕووداوە دەست بەسەر و ڕادستی دادگاکراوە. سەپاندنی سزای زیندان بەسەر سۆهراب حاتەمیکیە لە خۆڕەماوە. سۆهراب حاتەمیکیە شارۆمەندی خەڵکی خۆڕەماوە و لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە 1 ساڵ زیندان و 2 ساڵ دوورخرانەوە مەحکوم کراوە. سۆهراب حاتەمیکیە ڕۆژی 25 خەرمانانی 1402 هاوکار لەگەڵ ساڕۆژی قەتڵی حکوومەتی ژینە ئەمینی لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەرکرا. ئەو شارۆمەندە پێشتر و لە ڕۆوتەی ناڕزایەتیەکانی بزوستنەوەی ژن ژیان ئازادیش دەست بەسەرکرا بوو. ناوبراو لەلایەن دادگای انقلابی خۆڕەماوە بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژی نیزام و ئەجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی نەتەوەیی بە 1 ساڵ زیندانی تعزیری و 2 ساڵ دوورخرانەوە لە زێدی خۆی مەحکوم کراوە. دووە هەواڵ هێرشی ئاسمانی بۆ سەر لۆبنان و یەمەن. بەیانی یەکشەممە 26 خاکەلێوە ئارتەشی ئیسرائیل هاوکار لەگەڵ موشەکبارانەکانی سوپای پاسدارانی و حەزبۆڵای لۆبنان بنکە نظامیەکانی ئەو گروپەی بە چڕی بردومان کردو، ئەمریکا و بریتانیاش پایگای موشەکی و پەهبادی حوسیەکانی یەمەنیان کردە ئامانج. بە پێزانیاریەکان هاوکار لەگەڵ هاویشتنی موشک و هەڵدانی پەهباد لەلایەن کۆماری ئیسلامی و پاراستە ئیسرائیل، ئەرتەشیە وڵاتە لە ڕێگەی تۆپخانە و هێرشی ئاسمانی باشووری لۆبنانی بە چڕی بردومان کرد. هاوکات فڕۆکەکانی ئەمریکا و بریتانیا وێڕای لە ناوبردنی موشک و پەهبادی حوسیەکانی یەمەن بنکە نظامیەکانی ئەو گروپەیان بە سەختی بردومان کرد. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشرا هەر شاد و ئاسوودە.